وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند سزاکانی سەر ئێران کەوتنە بواری جێبەجێکردنەوە و ئەمریکا ژامادەیە دەسەڵاتەکانی بەکاربهێنێت لە پێناو گەرەنتیکردنی سەپاندنی سزاکاندا. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە تویتەر ڕایگەیاند سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بۆ سەر ئێران جارێکی تر کەوتنە بواری جێبەجێکردنەوە و دەژڵێت ئەگەر وڵاتێکی ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان بیەوێت ئەرکەکانی جێبەجێ نەکات دەربارەی ئەو سزایانە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئامادەیە دەسەڵاتە ناوخۆیەکانی بەکاربهێنێت بۆ سەپاندنی سزا بە سەریدا لە پێناو گەرەنتیکردنی سزاکانی وێن بۆ سەر ئێران. باسی لەوەش کردووە کە نەخشە ڕێگایەکان سەپاندنەوەی سەرجەم سزاکانە کە پێشتر نەتەوە یەکگرتوەکان سەپاندوێتی بەسەر ئێراندا کە بەو پێی ئێران ناچار دەبێت پیتاندنی یۆرانیۆم بوەستێنێت. ئاوکات ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند ناتوانین هیچ هەنگاوێک بنین دژ بە نەخشە ڕێگای ئەمریکا بۆ گێڕانەوەی سزاکانی سەر ئێران. بەڵە بەرەزان گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم عەلی کەریمی چاودێری سیاسی سەبارەت بەوەی کە جارێکی کە ئەمریکا سزاکانی ئەکتیڤ دەکاتەوە بۆ سەر ئێران هۆکاری چێ کە جارێکی کە ئەمریکا ئەم سزادانە ئەکتیڤ دەکاتەوە یاخود سزاکان چین و چۆن جێبەجێ دەکرێت. گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم کاک عەلی سڵاوت لێبێت ئەو سزایانی کە لە ئێستادا ئەمریکا جارێکی تر بۆ سەر ئێران ئەکتیڤی دەکاتەوە چۆنەوە چۆن دەکرێت؟ سڵاو لە خۆت و لە بینەرانی بەڕێز یەنارتی. حقیقت ئەوەیە کە وەزعی ئێرانێ زۆر شپڕێوە. وەزعی ئێرانێ لە هەموو بوارێکەوە کە تۆ سەیری دەکەی بە هەموو قانونێکی نێونەتەوەیی بە هەموو یاساکانی ڕاگررتنی وڵاتێک سەروەری وڵاتێک ئێران هیچ حکمێک هیچ بنەمایەکی ئەوەی تێدا نەماوە کە وەکو وڵاتێک لەسەر پێ بێت کە تۆ چاو لەباری ئابوووریەکەی دەکەی ئەوە بۆ خۆتان دەزانن کە ئابوورێکی تەواو داڕوخاوی هەیە تەواو ڕابیتەی لەگەڵ دنیاە زۆر ویشک بووە و دەبدەبینی کە ئەولا دەکا بە چەنگ و ددان تەنانەت لەو هەرێمە بچووکەی مەشدا بە چەنگ و ددان کێشەوە و درێنەی کڕینی دۆلار دەکا. ئەوە هەموو نیشانەی ئەوەیە کە وەزعی اقتصادی و ئابووری ئێرانی لەو پەڕی خراپیدایە و ئەو جارەکانە کۆمەڵانی خەڵکی ئێران بەڕاستی بە معنای واقعی لە فەقر و بەدبەختیدا دەژیت. تەنیا توێژێکی مەلازادە و ئاخونزادە نەبن ئەوانەی کە وەکو فێرعۆن دەژین ئەم ڕۆکانە لە ئێرانێەوە بە مەلاین پارەیان ڕاندخۆری کردەوە بە مەلاین دۆلاریان بردۆتە دەرەوەی وڵات و زۆر بەباشی ئەبوو خۆیان دەژین بەڵام باقی کۆمەڵانی خەڵکی ئێرانێ لە فەقر و فەلاکەتدا بەسەر دەبەن ئەو ڕۆکانە. حقیقت ئەوەیە کە ئەوەی کە بە ڕێی منە ئەمن نامهەوێ بسمە سەر تۆتە ئەو نەزەریەی موامرەوە ئەوانە بەڵام ئەمریکا تا ئەو لەحزەیەشکە ئێمە دانیشتوین لێرە قسان دەکەین ئەمریکا لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێرانە هەرگیز ڕاستی نەکردووە. ئەقەت ئەوەیە کە تەنیاشتێکی کە ئەوڕۆ ئەمن دڵم پێخۆشە ئەو هەنگاوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستخەری کە هەڵی دەگرن ئەویش ئاشتی نێوان ئاعراب و ئیسرائیلە. خڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاشتی نێوان ئاعراب و ئیسرائیل بەو نمایشانەی کە لە کۆشکی سپی دەکرێت جێبەجێ نابێ. هەمومان دەزانین ماکەی خراپە ماکەی تۆرۆر ماکەی هەموو ئاژاوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لوبنان و سووریەوە بگرە تا ئەو عێراقی خۆمان لێرە هەمووی دەگەڕێتەوە بۆ سیاسەتە پیست و بۆ گەن و ترۆریستیەکانی جمهوری ئیسلامی لە ساڵی 1970ەوە کە دوای ڕوخانی شای ئێرانە کۆمارێکی ئیسلامی هاتە سەرکار و ئەو کۆماری ئیسلامی خۆی نەیشاردەوە گوتی ئەمن ئیسلام سادر دەکەم ئەمن ئیسلام پەرە پێدەدەم لە هەموو دنیا و دەیگوازمەوە بۆ وڵاتانی دنیا و بە وڵاتانی دەوروبەر. حقیقەتەکەی ئەوەیە کە ئەو مەبەستی لە ئیسلام نەبوو مەبەستی لە ترۆر و وحشەت و سەرکوت و ئەوە بوو ترساندن و تۆقاندنی خەڵک بوو کە ئەوەشی کرد بەڕاستی تۆ ببڵانە ئەو لوبنانە جوانە ئەو بەیروتە جوانە کە پیان دەکوت سەردەمێک پیان دەکوت بوچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بەسەرهێنا بە حیزب الله و بە ئەو جەماعەتەی خۆی ئێران.
ئێران ئەمریکا ئەگەر بەڕاستی بێت باشەواتە کەواتە سزاکانی ئەمریکا لە چوارچێوەی چیا زیاتر خۆی دەبینێتەوە. سزاکانی ئێرانی ئەگەر ڕاست بکە ئەمەوە چەند ساڵە لە دوای مەسلەی فەرجام لە دوای مەسلەی ئەتۆمیدا ئێمە هەر باسی سزاکانی ئێران دەکەین ئەگەر بە حیسابی میدیاکان و بە حیسابی قسەکەرەکانی کۆشکی سپی بێ لە 3 ساڵی ڕابردوو و بگەڕێنەوە سەردەمی ئۆباماش دەبوو ئێستا ئێران ئەوەندەی سزا لەسەر باە هیچی بەسەری چەوە نەبایە بەڵام تۆ دەبینی کە ئەو وڵاتانە بە تایبەت وڵاتانێکی وەکو ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر بناماکانی قانونە ئەسەرچیەکانی ئابووری جیهاندا ناژین ئەوانە شێوەیەکی زۆر بە قاچاقسێتی دەژین و قاچاقسێتی دەنێ و ئەوانەدا بۆتە باوێک و ئەسەن جۆشی نادەنێ نەوت بە ڕسمی نافرۆشێ لە ئەو پێک نافرۆشێ بە قاچاق دەیفرۆشێ سەدان ڕێگایان هەیە خودی دەستگای سپای پاسداران یەکێک لە زەبەلاحترین لە گەورەترین ڕێکخراوەکانی مافیایی قاچاقسێتی دزی و تاڵانە لە سەرتاسەری دنیا ئەمن باوەڕ ناکەم ڕێکخراوێک هەبێت لە دنیاەدا بەقەت ڕێکخراوی سپای پاسداران توانایی اقتصادی ئابووری سوزانم موامرە سوزانم کوشت و بڕ ئەوەی لە دنیادا هەبێت بۆیە ئەو سزایانە ئەمریکاش باش دەزانێت ئاغای پۆمپۆش باش دەزانێت ئەو سزایانە ئاوا کاریگەریان نابێت ڕەنگە کاریگەریان لە قسەکانی جەناب تا دەردەکەوێت ئەمریکا مەبەستی لە سزای توندنیە ڕازگۆنیە لەو سزا توندانی کە بەسەر ئێراندا دەیسەپێنێت ئەمریکا تا ئەو لەحزەی لەگەڵ بەرژەوەندیەکانی لەگەڵ ئێران سازاوە و ئەمن پێم وابێت تا ئەو سعاتە ئێران یەکێک لە گەورەترین وڵاتان بۆ کە بەرژەوەندی ئەمریکای ڕاگرتووە بەرژەوەندی ئەمریکایانی چی بەرژەوەندی ئەمریکایانی فرۆشتن ینی بازرگانی ینی چەسانەوەی خەڵک ینی تاڵانی ئەو وڵاتە فەقیر و هەژارانەی و ڕۆک و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی دۆشینی نەوتی ئەو وڵاتانە تۆ بزانە لە ماوەی چەند 3 ساڵی ئاخردا کە ئاغای ترامپ هاتووە تەواوی ئەخلاقی سیاسی تەواوی ئەخلاقی ئەو کابرایی کەوتۆتە سەر بەرژەوە بۆ خۆی دەڵێ بازرگانی 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 ینی هیچ بنەمایەکی مافەکانی مرۆڤ مافەکانی وڵاتان سوزانم ئەوانە بۆ ئەو کابرایی مەطرح نییە حتا حازرە کە بچێت لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور دانیشێت تەنیا و تەنیا لە پێناوی بەرژەوەندی ماڵیدا یا لەگەڵ سین ئەوە تۆ دەبینی کە کێشەکەی هەر دەگەڕێتەوە سەر دەخولێتەوە لەسەر بازنەی ئابووری و بازنەی بیزنیسدا بۆیە ئەمریکا تا ئەو لەحزەیە کە ئێرانی بەدڵ بێ کە ئێران بەرژەوەندیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەپارێزێ و بۆتە گورجێک و بۆتە داوڵێک کە جیهانی پێدەترسێنێت و سادرکردنی ئینقلاب و شۆڕشی ئیسلامی کە تا ئێستا جیهانی پێترساندووە دەبینی بەرژەوەندێکی یەکجار زۆری بۆ ئەمریکا کۆ کردوێتەوە هەیقەتەوەی ئەو ڕۆکانە کۆمەڵانی خەڵک زیاتر پرسیارەکەی بۆچی لە ئێستادا ئەمریکا دەڵێت بۆ گەرانتیکردنی جێبەجێکردنی ئەم سزایانە ئەگەر هەر وڵاتێکی ئەندام لە ڕێکەوتنەکە گەر ناڕازی بێت دەسەڵاتی ناوخۆیی بەکاردێنە مەبەستی چییە لەمە؟ ئەو ترامپ مەشهورە بە تیویتەکانی بەری بەیانی ترامپ مەشهورە بە درۆکانی حقیقەت ئەوەیە کە ئەولا ئەولای ناوێ بە دەیان و بە سەدان ڕۆژنامەنووس و نوخبەی ئێرانی ئەوانە زۆر بە سەراحەت باس کردووە ئێران سەرەتانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرەتانێکە بۆ جیهان ئەگەر بەڕاستیانە وەرن جۆ بگرن لە ئێمە جۆ بگرن لە ئۆپۆزیسیۆنێک کە 42 ساڵە ئەمە لەگەڵ ئەوی کۆماری ئیسلامی بە ئیعدام بە شکنجە بە کوشتن و هەڵاوەسینی کچانی 17 ساڵەدا ئێمە لەگەڵ ئەو جمهوری ئیسلامی ئاشناین دەزانین کە جمهوری ئیسلامی ئەو ڕۆکانە لە هەموو کات زیاتر چونکە لەباری ئۆکۆنۆمیەوە ئیفلیس بووە و ئەو سزایانێک کە بەسەریاندا سەپاندووە تا ڕادەیەکی زۆر ئەگەر قاچاقسێتی نەبێ ئەگەر مافیاگەری نەبێ دەبوو ڕووخابایە بەڵام ئێستاش ئەوان لەوە گەڕێن باشترە بێنن جۆ بدەنە دەنگی کۆمەڵانی خەڵکی تاران و شارەکانی کوردستان و شیراز و ئیسفهان کە ئەوان دەزانن کە جمهوری ئیسلامی چۆن دەڕوخێ ئەگەر کۆمەڵانی خەڵک لە پارەکانەکە هاتنە سەرجادەی و بەڕاستی ئەمریکا ئەگە بەڕاستی باە ئەوێ ڕۆژە تەنیا بە تویتێکی ترامپ خەڵک نەدەچۆوە سەر
ماڵێ خەڵک نەدەچەوە بەڵام وەختێک کۆمەڵانی خەڵک زانیان کە دنیا ئینگلیستان فەڕەنسا لە ماڵە دانیشتون و ئەمریکاش فقط خەریکی تویت و درۆکانێتی هەستان چوونەوە ماڵێ حەقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە لە جیهاندا هەموو کۆمەڵانی خەڵک حتا فەلاحێکی سادە لەسەر مەزراکەی خۆی تێدەگا کە ئەو ڕۆکانە ئەو ڕژیمانە بە هێزی مزاهرە و شت ناڕوخێن دەبێ پشتیوانەیە کە بێ وەک چۆن مەسەلەن وڵاتانی جیهان زلهێزەکان گەیشتنە و قەناعەتەی کە وڵاتانی بەهاری عەرەبی بڕوخێنن وەکو قەزافی وەکو ئەوانە وەڕوخاشن حقیقت ڕاستە ئەوە کۆمەڵانی خەڵک دێن فیداکاریش دەکەن قوربانیش دەدەن بەڵام پێیان ناوێرن بەو حکوومەتانەکە تا ئێرە پڕپڕن لە چەک و ئەسلحە و ئەشکەنجەگا و زیندانەکانی لێک لە دوایەک و بێ ئەژماری زیندان و ئەشکەنجە تۆ دەبینی باشترین خەڵکی نوخبەی ئێرانی دەگیرێ پاش 2 ڕۆژان لە زیندان دێتە دەرێ بەو پەڕی سەرشۆڕی بەو پەڕیەوەی کە ئێعترافی کردووە بەوەی کە تۆبەی کردووە دەبێت بزانین لەوەی ڕات دەبێت چ باز بێ لە زیندانەکانی کۆماری ئیسلامی سادا زیاتر ئێران فشارەکانی بەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بەسەر چالاکەوانانی سیاسی لە هەمان کاتدا بڕیاری لە سێدارەدانی تند کردوتەوە لە زووترین کاتدا جێبەجێی دەکات پێ دوایان بڕیارانی ئێران بۆ بە زووترین کات لە هەمان کاتدا و لە ئێستادا فشارەکانی زیاترە ئێران هەمیشە و دایم چونکە دووسێ ڕێکخراوی گەورەی جەماوەری هەبوو هەر لە بیدایەتی شۆڕشەوە وەکو بەسیج و جەهادی سازندەجی و سپای پاسداران و ئەوانە هەمیشە و دایم یەکێک لە سیاسەتە زەقەکانی ئەوەیە کە خۆراکی ناوخۆت بەکاردێنێ هەمیشە و دایم سەرکوتی کوردەکان لە هەر چوار پارچەوە بە تایبەت لە ئێرانەیە خۆراکێکی باش بوو بۆ کۆمەڵانی باقی وڵاتی ئێرانەیە و ئەبەوەیدا خەڵک ئەوە دەکات پەوری بەوەی دەترسێنن میلەت بەوە دەترسێنن کەمەیەنە سەرجادەی کۆماری ئیسلامی ڕاگرن دەنا ئێران پارچە دەبێ ئەوە تا کوردەکان خەریکن جیا دەبنەوە هیچ ئەسڵ و ئەساسشی نییە چەندین حیزبی سیاسی کوردستان هەن ئۆپۆزیسیۆن هەن تا ئێستا ئەمن لە هیچیانم نەبیستەوە مەگەر بۆ مزایدەکردن و ئەو جورشتانە بێت لەژێر تەسیری خەڵکی حیزبە سیاسەکانی باشووری کوردستان مزایدەیان کردبێ بە دەوڵەتی کوردی یا بە جیابوونەوە ئەوانە بەڵام تا ئێستا لە ئەساس نامە و مەڕامنامەی هیچ حیزبێکی کوردیدا هەموویان خۆیان بە ئێرانی دەزانن بەڵام ئێران هەمیشە دایم ئیستفادەی لەو چەکەی کردووە کە ئەگەر ئێمە وریان نەبین ئەگەر کۆمەڵانی خەڵک لەگەڵ دەوڵەت نەبن ئەمە ئێرانمان لێ پارچە دەکەن و ئێران تەجزیە دەبن ئەمەیە کە ئەمە بەشی زۆری بۆ خۆراکی ناوماڵە و بۆەوەی کە کۆمەڵانی خەڵک ڕابگرن دەنا حقیقت ئەوەیە نابێت نکولی لەوەی بکەم کە ئۆپۆزیسیۆنی کوردەکانی ئێرانە ئەو جوورەی کە دەبوو بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوودا کە دەبوو ئیستفادە لەو موقعیەتە بکەن دەبوو بچنە ناو کۆمەڵانی خەڵک دەبوو باش خۆیان ڕێک بخەن دەبوو بە یەکێتی خۆیان بە گوتارێکی یەکگرتوو بە گوتارێکی ساغ ناوەی کە یەکجاری وابێ بچێ بڵێ ڕێفراندۆم دەکەم ئەوی دیکە بڵە سەر بەخۆیم دەوێت ئەوی دیکە بڵە نازام خۆت مختاریم دەوێت ئەوی دیکە بڵە فیدراڵی دەبوو بەرنامەیەکی کارای ڕۆژانە هەبێ لە نێوان سزاکانی ئێران و فشارەکانی سزاکانی ئەمریکا فشارەکانی ئەمریکا هیچی لە سیاسەتی ئێران نەگۆڕیوە بە تاکید بە دڵنیایی ئەتۆ گەرستا چاو لێ بکەی لە ناو خودی دەستگای کۆماری ئیسلامیدا ڕۆژانە بەدەیان خەڵکی ئێعتراز دەکا بەدەیان خەڵک بە دژی کردەوەکانی ڕەهبەر بە دژی ئیمام و بە دژی سەرۆکایەتی کۆمار دێن هەڵدێن دەستنە وڵاتانی ئەوروپا دەستنە ئەمریکایە و دێن لە تەلەڤیزۆنەکانی ئەو وڵاتانەدا قسە دەکەن کە تا دوینە پێرێ بەشێک بوون لە سپای پاسداران بەشێک بوون لە دەستگای مەلاکان لە ئێرانە نەخێر ئەوە زۆر ڕاستەکە ئەمڕۆکانە نەتەنیا کۆمەڵانی خەڵک لەسەر پێن بۆ ڕووخان و نەمانی ئەو حکوومەتە بەڵکو بەشێکی زۆر لە ناو خودی دەستگا و لە ناو خودی موسساتی کۆماری ئیسلامیشدا ئەو ڕۆکانەکە یا زۆریان پێ نەگەیشتۆ یا گەیشتۆتە گیانیان ئیتر وردە بە ئازادی قسە دەکەن ئەو ڕۆگە چاو لێ بکەی لە تەلەڤیزۆنە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی لە ئەوروپایە
ڕۆژانە گفتوگۆ دەکەن لەگەڵ نوخبە و ڕۆشنبیر لە ناوەوەی شارەکانی وەکو مەشهەد و تاران و شیراز و ئەگە چاو لێ بکەی ئەوان زۆر بە ئازایەتی قسە دەکەن. ئەو ڕۆکانە حەقیقەت ئەوە بوو کە دەبوو بەشی کوردستانیش کە هەمیشە و دایم مەلۆزمەیەک بۆ هەمیشە و دایم هەڕەشەیەک بۆ لەسەر نیزامی ئێرانە دەبوو ئەو ڕۆکانە زۆر زیاتر خۆیان ئامادە کردبایە کە بەعەکسەوە من ئەو ڕۆکانە دەبینم کە خەڵکانی ناو شارە گەورەکانی ئێرانە زۆرتر ئامادەن زۆرتر قسە دەکەن زۆرتر گوتاریان پێیە بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی. حقیقەت با بگەڕێنەوە سەر ئەو هەڕەشانەی ئەمریکایە ئەگەر ئەمریکا ئەو ڕۆکاناوەی کە ئاغای پۆمپۆ و دیسان ئەو بەیانی هەڕەشەی کردووە لەسەر سەزای زۆرتر بەڕێی من سەزای زۆرتری ناوێت بەڕێی من هەر ئەوەندە لە دەستگای سەرەوەی حکومڕانی ئەمریکایەکە خودی ئاغای ترامپ بێ و ئاغای ترامپیش ئەو ڕۆکانە هیچ شتێکی لە بەرنامەدانێ بەغەیرەز ئەوەی کە هەموو شتێک لە چوارچێوەی ئەوەی دەبینێ کە ئایا یارمەتی دەکا کە دووبارە لە مانگی 11 ئەو ساڵ دووبارە بیبێتەوە سەرۆک کۆماری دەوری دووەم لە ئەمریکایاننا. ینی بەڕاستی ئەوەی تر بۆ دنیا سەلماوە و زۆر ساغە کە ئەو ڕۆکانە ئەمریکا و خودی ئاغای ترامپ بیر لە هیچ شتێک ناکاتەوە ئەگەر بزانێ دەست دەملکردنی ئاغای خامنەیی دەیباتەوە دیسانەکانە بۆ سەرۆک کۆماری دەورەی دووەم هیچ مەمەناعەتی نییە هەستی سواری تارەی بێ بچێت ئەوانە ئەوەندەی بەلاوە گرینگە کە دەوری دووەم بڕێتەوە ئەوەندەی بەلاوە گرینگە ئەسڵەن بەلایەوە گرنگ نییە کە ڕۆژانە چەند کەس لە ئێرانێ لە کوردستانی ئێرانێ ئیعدام دەکرێن یا ئیعدام ناکرێت خەڵک برسێ مریشکێکی بۆ ناکردرێ هێلکەیەک بە 1000 تمەنی ئەسڵەن بەلایەوە گرنگ نییە کە کۆمەڵانی خەڵک بەڕاستی لە فەقیری و هەژاریدا دەژین. ئەو ڕۆکانە بۆی بەتەمایە هەموو سیاسەتەکانی لەسەروەیدا دەڕێژێ مستەشارەکانی لەسەروەی نەسیحەتی دەکەن کە چه حرەکەتێکی شەترەنجی خزمەت بەوە دەکا کە ئەو دووبارە لە پێشەوە بێت و هەڵبژاردننی انتخاباتەکانی مانگی 11دا بتوانێت دووبارە بێتەوە سەرۆک کۆمار. ئەمە سیاسەتی ئەمریکایە کە سیاسەتێکی زۆر نائینسانی نامرۆڤانەیە. دەنا ئەگەر ئەو ڕۆکانە جیهان بە تایبەت بریتانیا و ئەڵمان و فەرانسە لە ئەوروپایە بتوانن ڕاست بکەن و تەواوی ڕاوابتی خۆیان لەگەڵ ئێرانێ ژێر ئەرزی و سەر ئەرزی لابن و بەنەعنەتی بکەن ئەو ڕابطەیە لەگەڵ کۆماری ئیسلامی هیچ نەکەن شەڕیشی ناوێ هێزیش نەنێرن بەس تەنیا یارمەتی کۆمەڵانی خەڵکی ئێرانێ بدەن و دەعمیان بکەن و پشتیوانیان من کە ئەوان خۆیان بیرروخێنن و ئەوە باشترین ڕێگاشە کە حکوومەتی کۆماری ئیسلامی پاش 41 ساڵ بەدەستی کۆمەڵانی خەڵکی ئێرانێ بڕوخێ. دەنا باوەڕکەن ئەگەر شەڕێکی وەکو ئەفغانستان وەکو عێراق لە 2003 کە دیتمان ئەگەر لە ئێرانێ ڕووبداد و بە موشەکەکانی ئاغای ترامپ ئێران بڕوخێت ئێران دەبێتە یەک دانە جەحەندەمی بە مەعنای واقعی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ سپاس بۆ علی کەریمی چاودێری سیاسی لە نەوەت خولەک لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوون.